لە باشووری کوردستان دوو ڕێبازی تەسەووف بوونیان هەیە، ئەوانیش هەردوو ڕێبازی تەریقەتی قادری و تەریقەتی نەقشبەندین. ئەگەرچی مێژوویەکی ڕوون سەبارەت بە سەرەتای دروستبوون و بڵاوبوونەوەیان نییە، بەڵام بەپێی هەندێک سەرچاوی مێژوویی هاتن و بڵاوبوونەوەی تەریقەتی نەقشبەندی لە باشووری کوردستان دەگەڕێتەوە بۆ ساڵی 1809 زاینی لەلایەن مەولانا خالیدی نەقشبەندی کە لە وڵاتی هندستان و لەسەر دەستی شا عەبدوڵڵای دەهلەوی تەریقەت وەردەگرێت. هەرچی تەریقەتی قادریشە نزیکەی 300 ساڵ بەر لە تەریقەتی نەقشبەندی بوونی هەبووە، واتە زیاتر لە 5 سەدەیە ڕێبازی تەسەووف لە کوردستان بوونی هەیە و لە ئێستاش هەردوو تەریقەتی قادری و نەقشبەندی بە گوتەی شێخ و کەسایەتیەکانیان لە باشووری کوردستان بە سەدان هەزار شوێن کەوتویان هەیە. ئەڵقەیەم جارەی دیوی شاراوە بە دواداچوونەکات بۆ ئەو زیکر و حاڵ و کار و کردەوانەی کە دەروێش و شێخەکان دەیکەن. هەڵبەت لە کوردستاندا دوو تەریقەتی جیاواز و سەرەکی هەن کە ئەوانیش تەریقەتی قادری و تەریقەتی نەقشبەندیە. دەمانەوێت بە دواداچوون بکەین لەم بارەیەوە و بزانین شێخ و دەروێشەکان دەیانەوێت لە ڕێگەی زیکر و حاڵ و ئەو کار و کردەوانەی کە تایبەتە بە تەریقەتەکانیان دەیانەوێت لەو ڕێگەیەوە چی بڵێن و چی بکەن و لە ڕوانگەی خۆیان و لە ڕوانگەی شەریعەتی ئیسلامەوە کارەکانیان چۆنە. هەموو ڕۆژانێکی هەینی لە زۆربەی تەکیە و خانەقاکانی شێخانی قادری و نەقشبەندی لە هەرێمی کوردستان ڕێوڕسمی ئاینی و زیکر بەڕێوە دەچێت کە بە هەزاران مورید و سۆفی و دەروێشتەیدا بەشدار دەبن. ئەو باوەڕێمە باوەڕەکە لە خۆمان دروستمان نەکردوە، باوەڕەکەیمە باوەڕێکی ئیلاهیە کو ئینسان باوەڕی بە ڕەب العالەمین هەیە، ئەمەشا باوەڕمامە تەریقەتەکەیت چونکە تەریقەتەکەیمە یعنی خوا، یعنی حەزرەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم. تقریبا لە ساڵی نۆهات ئەو نۆهاتویەک ئەم لێرە بەشدارم ئینشاءڵڵە هەتا ڕەب العالەمین ئامانەتەکەشم نێردەکردەوە هەر بەشدار بێت، چونکە باوەڕەکی زۆرم بە ڕێبازەکەی هەیە. دەزانم ئەو ڕێبازە دەمگەیتە خوا و پێغەمبەری دەزانم دەمگەیتە ئینشاءڵڵە فیردەوسی ئەعلا. هەفتەوە تا ئێستا بەردەوام بوومە لێرە، نەک خۆم ماڵ و مناڵیشم کە بەسای ئەو مزگەوتەوە ینی بەڕاستی پێگەیشتونە و شانازان پێوە دەکەم و کار لە ڕووی کۆمەڵایەتیەوەش ئەوەی لەو تەچیە بەرچاو دەکەوێتن بەڕاستی چارەسەرکردنی کێشەی کۆمەڵایەتی، یعنی علاقات پەیوەندیی دروستکردنیشی پەیوەندی ڕۆحی، یعنی لە نێوان کۆمەڵایەتی لە نێوان هەموو چینێکەوە هەموو چینێک لە خۆ دەگرێتن، هەموو چینێک هەموو شوێ ئەو مزگەوتە دەکاتن، ئێنجا بگرێت لە دکتۆر، بگرێت لە مهندس، بگرێت لە هەموو بەرپرسان فەقیر و دەوڵەمەند و نێژنەکەریش ینی کە دێ هەموو شوێ ئێرە دەکاتن. ئێستا زۆر کەس کە جێویست دەبن دەرێ ئەو فلان نێژ ناکات بۆ سیتێتە مزگەوت، ئێمە خزمەتی دەکەین و پێشوازیی کەرمی دەکەین، وارێ دەکەین کە چەندین کەسیش کە لێرە پێگەیشتووە و واز لە کاری خراپ پێناوە ئەو بەسای ئەو تەچیە و تەریقەت و دەروێشە پێگەیشتووە. سەبارەت بە بیر و باوەڕی شوێن کەوتوانی تەریقەتی قادری کە لەم تەکیەیەدا سەرقاڵی زیکر و مەراسیمی تایبەت بە خۆیانن، دەمەوێت زانیاری زیاتر دەست بخەم. لەم بارەیەوە لەگەڵ یەکێک لە خەلیفەکانی تەریقەتی قادری گفتوگۆ دەکەم و دەمەوێت بزانم کرۆکی بیر و باوەڕی ئەوان چییە و تەریقەتەکەیان کار بۆ چی دەکات. ئەمە پەیوەندیمان فقط لەگەر خودایەوە تەعالە هەیە، پەیوەندیمە لەگەر عالەمی سوفلان نییە، لەگە عالەمی عولیایە، پەیوەندیمان لەگە عالەمی بەرزەخەیە، پەیوەندی ئەهلی تەریقەت لەگە عالەمی ئەڕواحەیە. ئەهلی تەریقەت بە هیچ شێوەیەک ئەگەر ئەهلی تەسەووفی حەقیقەت بی پەیوەندی لەگەر عالەمی سوفلان نییە. ئیشی مەچیە ڕێگای مەچیە پێتان دەرێ، ئیشی مە خوداپەرستنە، ئیشی مە شێخپەرستن نییە. ئەوەی دەرێت تەریقەت شێخ دەپەرستی و تەریقەت خورافاتە و تەریقەت ئەوە تێنەگەیشتیە. ئەمە احتراماتمان لە بۆ هەموو کەسێکی هەیە، ئەمە
احساسی هیچ جیهاتشی بریندار ناکەین ئەوە بەس ئەوان احساسیمە بریندار دەکەن ئەمن ئێستا زۆرم پێ شەرمە خۆم پێ خەزانەتە لێرە پێناسێ تەریقەت دەکەم ئەری تەریقەت ئێستاوە لە خوڕوەخانەکانن ئێتاعەتی خوای دەکەن لە سوزدەدانە لە عیبادەتدانە لە خوشوعدانە لە خضوعدانە ئەمن ئێستا لێرە بە شەرمەزاریەوە ئێستا ئەمن باسی تەسەوفتانەوە دەکەم تەسەوف گەلە گەورەیە بکەم کە خۆت ئاماژەت پێیاوتن هەندێک کەس واڵن گوایە ئێوە شێخەکان ئەپەرستن یا قوتاعەتی شێخەکانەکەن و زیکر بۆ شێخەکانتانەکەن ئەو گلەی کە خەڵک هەیەی مەسەرەن لەوانێت تێبینیەکی لەسەر تەریقەتەکانی هەم نەقشبەندی هەم قادری هەبێ ئەوەیە کە سەردانی گڵکۆی شێخەکانیان ئەکان و بە چواردەوری شێخەکانیانە ئەسوڕێنەوە و زیکرەکەن لەوانێ ئەلێرە گلەیەکە دروست بێ ئێوە وەڵامتان چیە بۆ وەڵامی من قورئانە وەڵامی من حدیثی پێغەمبەری صلی الله علیه وسلم خدای تبارک وتعالى دەفەرمووی بسم الله الرحمن الرحیم ألا إن أولياء الله لا خوف عليهم ولا هم يحزنون الذين آمنوا وكانوا يتقون لهم البشرى في الحياة الدنيا وفي الآخرة لا تبديل لكلمات الله ذلك هو الفوز العظيم پیغمبر صلى الله عليه وسلم دفرموي من تمسك بسنتي عند فساد أمتي فله أجر 100 شهيد پیغمبر صلى الله عليه وسلم ذلك لزاران لقى أصحابي كرام دانشتبو فرمي برياء من أمقوش أحبابي خون بديد بايا أصحاب عادز بن فرمي يا رسول الله هذه أحبابي تونينا فرمي نخير أصحاب زور عادز بون غنبار بون فرمي يا رسول الله هذه متسينا فرمي أقول أصحابي من قطعك بوضعك لمن أحبابي من أمنا نديت يا أنقوشا نديت يا روجك دادي عبادتي وشي منو قودة كان أو أنا عبادتك كان أمنا نيت أنقوشا نديت يا أو أنا صد درجة لا الشهيد أصحابين قوة قولترن فرميك شاقيد وهي فرمي يا رسول أصحابي من أخوان فرمي نخير أوان تابعين لشهيد قول شهيد من صد درجة لأصحابي شهيد أصحابي قولترن بس نعزك معي بله فرمو أهلي تصوف أو روح هم هذا سود لما هي تصوف أمن رئيس طريقتهم أمن أوهامك كاكا أتشرمك بعض طريقة ذكي طريقة بيوندي بس لك خداي تبارك وتعالى دبي هبي بس دبي عبادتي خداي تبارك وتعالى بكاتم بس دبي لقى قرآن دابي بس دبي لقى نويش دابي أجي تدعي تصوفي شيخ بشير عافي كل روجي حتى حال حياتي صارك عن نويش كرديا ختمة قرآني كرديا أهلي تصوف هم ولا ختمة قرآني كرديا أتو ختمة قرآن بكي تتواني أهل لقى بيوني لقى أهلي سفلاها بي لقى العالم أو برسيارة بكم طريقات هم طريقتي نقشبندي هم طريقتي قادري لا سرتاي دروزبوني وتا أمره هيج قرانكاريكي بسرا هاتوا طريقة قرانكاري بس دانايا شخص قرانكاري بس دانايا شخص طريقة لبري دي طريقة قرآنها طريقتي ما قرآنها استأو كسانك بيروي طريقتك أنا كان قرانكاريان بسرا هاتوا ولا بيرو كردني أو طريقتها كاكجي أو خوي بالي تصود زاني بالو خوي مراجعتي نفسي خوي بكاتوا مراجعتي ساعاتي مراجعي روجاني مراجعي عفتاني مراجعي مانغاني مراجعي سالاني بزانا بيقول صوم دفر من عرف نفسه عرف ربه بزانا أو شخصاتك قلت تسمي شيء وازجي كعبادتك كوا أهلي تصوف قوليها لە سەرەتای دەرکەوتن و پەیدابوونی هەردوو تەریقەتی قادری و نەقشبەندی لە باشووری کوردستان تا ئێستا بابەتێک کە زۆر جێگای تێڕامانی خەڵکە و پرسیاری لەبارەوە دەکرێت بریتیە لەو جۆرە زیکر و حاڵەی کە دەروێشەکان تیایدا پەنادەبەنە بەر ئازاردانی جەستەی خۆیان و بە شمشێر و خەنجەر بەشێک لە جەستەیان دەبڕن و شوشە و بەردەخۆن و جۆرەها کاری دیکەی مەترسیدار ئەنجام دەدەن. پرسیاری ئەوەیەتە ئاراوە شێخەکان دەروێشیان هەیە ئەم دەروێشانە زیکرەکان حاڵەکەن وەکەوە ئێستا بینیمان بەڵام لە پێشترا شێوازێکی تر لە زیکر هەبوو کە ئەویش لە خۆدان و شوشە خواردن بۆ نمونە یاخود شمشێر بەکارهێنان و خەنجەر بەکارهێنان و ئەمانە تا چەند دەگەڵ تەریقەتەکەی ئێوەیە ئەگونجێ و تا چەند دروستە و ئێوە لەم ڕێگەیەوە تانوێت چی بڵێن؟ ئەمە لەو ڕێگەیە پێتان دەڵێن ئەو تەریقەتەکە پێ بەزەلامتم ڕاگەیان ئەو تەریقەتەیمە بەحرا
أو طريقتي من يقلوا أقطابنا طبيعي صار أقطاب هبوة أو أقطابنا زهور يعني بس أقطاب زورة أقطاب أما درجات ما هي لطريقة أوتاد ما هي عزال الغيب ما هي لطريقة غوص آخر درجة حضرتي الشيخ عبد القادر الجيلاني قدس الله وسره العزيز، حضرتي السيد أحمد الرفاعي قدس الله وسره العزيز، حضرتي السيد أحمد البدوي قدس الله وسره العزيز، حضرتي الشيخ إبراهيم الدسوقي قدس الله وسره العزيز، أوانا صار قطبونا ظهور يعني بوا لزمان خوي ظاهر بونا بعلنيك أوانا قطبي ربانينا لزمان السيد أحمد الرفاعي لصار سيد زنابت سؤالك زنابت لزمان السيد أحمد الرفاعي ليدان هبوة واتە لە کاتی کردنی ئەو کارانەیە دوعای شێخەکانیان وا ئەکات دوعای گەورەکانیان وا ئەکات کە هیچ ئازارێک نەبینن ناجاتە بەرێ شێخی کامل وەچیلی پێغەمبەری صلی الله علیه و سلم ئێستا هیچ پێغەمبەرانی علەما ئەوەی هیچ کام لە دەروێشانی ئێوە ئەو کارە ئەەکەن ئێستا دەتوانی بیکاتن بەس لەبەر ئەوەی زەمان گۆڕایە زەمان یعنی عەسر ئەو عەسرە بلا عەزیزم ئەمە ئێستا لە خۆ نادەین چ ناکەین بەس عیبادەتی خوای دەکەین قرآنی دەخینن ئێرشاد دەکەین نارین کە دەرێن کاکە وەرە ئەمگۆ قورآانی بخین وەرە زکری بکەن وەرە یادی خوای بکەن وەرە نوێژێ بکەن دەرێن ئەوانە خورافەتە ئەوانە شێخی دەپەرستن کاکە تو زوانی شێخ چییە تو سوانی دەروێش چییە ئەخە دەروێش کەلیمەی فارسیە بە عەرەبی مورید بە کوردی دێوانەیە بە کوردی دێوانە بە عەرەبی مورید پێناسەی ئەو طریقەتەی زۆر دوور و درێژە بەعدەشی قۆرە بە کەس ئەوە حەل ناکرێ تاکی شێخ ئەحمەدی کاکەی تەریقەتی قادری لە شاری هەولێر بەجێ دەهێڵم و بەرەو دەڤەری هەورامان و شوێنی گەشە سەندنی تەریقەتی نەقشبەندی بەڕێ دەکەوم. سەرەتا دەچمە خانەقای بیارە کە بەلای شوێن کەوتوانی تەریقەتی نەقشبەندیەوە شوێنێکی پیرۆز و گرنگە. ئێرە خانەقای بیارەیە لە شارەدەی بیارە. ئەم شوێنەیە گڵکۆ یاخود مەزاری سێ لە گەورەترین شێخەکانی تەریقەتی نەقشبەندی لێرە لە خانەقای بیارەدا نێژراون. جگە لەوەش لێرە ئەبینین چەند کەلوپەلێکی ئەو شێخانە پارێزراوە و هەڵگیراوە و ڕۆژانە و بەتایبەت لە ڕۆژانی هەینی چەندین کەس لە مرید و منسوب و ئەو کەسانی کە باوەڕیان بە تەریقەتی نەقشبەندی و شێخەکانیان هەیە دێن سەردانیانەکەن و دوعا و پاڕانەوەکەن. ئەمەی لێرە ئەیبینین ئەمە یەکێکە لەو جلوبەرگانەی شێخانی تەریقەتی نەقشبەندی کە مێژوەکەی بۆ زیاتر لە 100 ساڵە گەڕێتەوە لێرە پارێزراوە. ئەمە وەکو لێرە نووسراوە جبەی مبارەکی حەزرەتی شێخ محەممەد عوسمان سیراجەدینی یەکەم. ئەمە جلەکەیت کە لێرە پارێزرا و چەندین کەلوپەلی دیکەی شێخانی تەریقەتی نەقشبەندی لێرە پارێزراون و ئەمەش گۆڕی نەوەکانی ئەو شێخانەیە و خێزانی شێخەکان کە بە هەمان شێوە لێرە ئەمە بۆتە دواگڵکۆیان و ڕۆژانە خەڵک دێ سەردانیانەکەن هەڵبەت ئەو خەڵکانەی کە باوەڕیان بە شێخانی تەریقەتی نەقشبەندی هەیە و شوێن کەوتوی ئەوانە. دەچمە یەکێکی دیکە لە شوێنە پیرۆزەکانی تەریقەتی نەقشبەندی لە ناوچەی هەورامان لە شارەدەی تەوێڵە. ئەویش خانەقای تەوێڵەیە کە ڕۆژانە شوێن کەوتوانی تەریقەتەکە سەردانی دەکەن و زیارەتی گۆڕی شێخەکانیان دەکەن کە لەوێدا نێژراون. بۆ ئەم مەرقەوانە تەوافی ئەم مەرقەوانەکەنی ئەم شیاکانی نەقشبەندیانە ئاینی نەقشبەندی ئێمە لەیلا قوربان سۆفی نەقشبەندی لێرا هاتین تەوافەکەین و دوای تەوافەکە ڕۆینە بیارەی شەریفیش دەوێت نوێژەکانمانەکەین نوێژ بە جەماعەت و جمعەکەین و ئەگەڕێنەوە بۆ شوێنی قوربان. ئەم خانەقای تەوێڵە حەزرەتی شێخ عوسمان سیراجەدینی یەکەمی تیا بووە و چەنەها کەس لەسەر دەستی ئەم شێخە بەڕێزە تەریقەتی وەرگرتووە و چەنەها مەلا و عالم تەسلیمی ئەم زاتە بەڕێزە بوون و ئێمەش تەریقەتی نەقشبەندین و
هاتین بۆ زیارەتی ئەم زاتە بەڕێزە بۆ و ئەچین بۆ خانەقای پیرۆزی بیارەش بۆ زیارەتی حەزرەتی شێخ عومەر ضیاءالدین و حەزرەتی شێخ نەجمەدین و حەزرەتی شێخ عەلاءالدین سێ زاتی گەورەی هاتیاکەنەوەی ئەم زاتە بەڕێزەن و ئەچین بۆ زیارەتی ئەوانیش. ئێستا هەردوو تەریقەتی قادری و نەقشبەندی لەگەڵ تێپەڕبوونی کات و بەهۆی کۆچی دوایی شێخ و کەسایەتیە دیارەکانیانەوە وردە وردە ئەو دوو تەریقەتە بەرەو کاڵبوونەوە دەچن و تەنانەت تەریقەتی نەقشبەندی کە دوایین ڕێبەری تەریقەتەکەیان کە شێخ عوسمان شێخ عەلاءالدینی نەقشبەندی بوو لە دوای کۆچی دوایی ناوبراو لە ساڵی 1997ەوە هەتاکو ئێستا نەتوانراوە ڕێبەری نوێی تەریقەتی نەقشبەندی دیاری بکرێت. ئێستا لە کوردستانە ڕابەر و پێشەوای تەریقەتی نەقشبەندی کێیە؟ ئێمە ئاخر ڕابەرمان ئاخر پێشەوامان وکو خاتەم الئەولیا حەزەتی شێخ عوسمانی و کوڕی شێخ عەلاءالدینی و کوڕی شێخ عومەری کوڕی شێخ سراجەدین بوو کە ئەو لە ئەستەمبوڵ وەفاتی کرد. ئیسا ئێمە ڕابەرێکی ڕۆحیمان نییە. چاوەڕین تاوەکو بەخوای پەروەردگار و مەشایخانی پیرانی تر ڕۆحی ئەوان کەسێکی تر دەستنیشان بکا کە بتوانێت جڵەوی ئەم تەریقەتە بابەڕێەوە و توانای هەبێت لە ڕووی زانستی و عیلم و لە ڕووی خواپەرسیەوەکە لە پێش هەمووان بێت. ئێستا تەریقەتی نەقشبەندی لە کوردستانە بە شێوەیەکی گشتی لە هەر چوار پارچەکی کوردستانە باسی بکەین. مرید و منسوب و دەروێشەکانتان نزیکی چەندە هەزارە؟ لە جیهانە 11 ملیۆن نەقشبەندی هەن لە هەموو دنیا. بەڵام ئەم بنەماڵی هەورامان لە تورکیا 2 ملیۆن ئەبن، لە ئێران ملیۆنێک ئەبن، لێرە 500,000 ئەبین. یاشق بینە سەر وردەکاری تەریقەتی نەقشبەندی با بڵێین ئەو کارانەی کە شێخان و دەروێشانی تەریقەتی نەقشبەندی پێی هەڵەسن. بۆ نمونە هەفتانە پێم وابێ لە ڕۆژانی هەینیا زیکر و مەراسیم و شتی تایبەتان هەیە کە وەکو یادێک بۆ شێخەکانتان وەکو جۆرێک لە خوداپەرستی ئێوە ئەنجامیەیەن. ئەکرێ بزانین ئەم مەراسیم و یادانەی ئێوە کە لە ڕێگەی دەروێش و مرید و منسوبەکانتانەوە بەڕێ ئێبن چۆنە و لەسەر چ بنەمایەکە؟ ئەم مەراسیمانەی ئەمە دوو جۆرن. هەندێکیان ئاینین وەکو مەولودنامە و میعراجنامە و ئیجازەدانی فەقێ ئەوانە تایبەتە بە شەریعەت. بەڵام ئەوەی کە تەریقەتەکەیە بۆ تازەکردنەوەی ناساندنی شێخەکان و ژیانی شێخ و ئەولیاکان و سەحابە بۆ ئەو کەسانەی کە تازە هاتوونەتە ناو تەریقەتەوە دووبارە ئەکرێتەوە و هەندێکی بۆ یادکردنەوە و داواکردنی بەرەکەت لەوان بۆ پاکبوونەوەی خۆمان و بۆ هیدایەتی خۆمان. کە باسی تەریقەت و شێخ و دەروێش دەکرێت ڕاستە و خۆ زیکر و کاری دەروێشەکانیش دێنە پێش چاومان. دەمەوێت لەبارەی زیکر و هەندێک کاری مەترسیداری دەروێشەکانەوە هۆکار و پاڵنەرەکانیان بۆ ئەو جۆرە کارانە لەگەڵ شێخ عەبدوڕەحمان نەقشبەندی درێژە بە گفتوگۆکەم دەدەم. لە ئەڵقەی زیکرەکانە لەو مەراسیمە تایبەتانە کە بەڕێوە ئەچێ بۆ نمونە چەندین جارە بینین دەروێشەکان جۆرێک لە زیکرەکەن کە شمشێر بەکارەهێنن لە خۆدانی تایە ئەزیەت بە جەستەی خۆیان نەگەێنن بە جۆرێک لە جۆرەکان کە ڕەنگە هەموو کەسێکی ئاسایی ناتوانێت ئەمانە بکە. هۆکاری ئەو کارەی دەروێشەکان بۆچی ئەگەڕێتەوە؟ بۆچی پەنا ئەبەنە بەر ئەوەی کە ئازاری جەستەی خۆیان بدات؟ خۆی لە قادریا ئەو زکر و پرش درێژکردن و تیغبازی یا زکر بە پێوە ئەوە یەکێکە لە بڵێن خاڵە گرنگەکانی
کارنامەی تەریقەتی قادری کە ئەبێ بکرێ بەڵام لای ئێمە بەو شێوەنێ لای ئێمە ذکر بە پێوە نییە بە دانیشتانەوەیە و ئێمە وەکو سۆفی نەقشبەندی زیاتر ذکری قەلبی بێدەنگ ئەەکەین قادریەکەیشمان هەیە ئێمەش دەروێشی قادریمان هەیە ذکر ئەەکەین و لە کاتێکا کە بەپی شەرع ینی تۆ بتەوێت فەسادێکی گەورە بە فەسادێکی بچووک لە ناو ببەی ینی بە فەسادێکی گەورە بۆ لە ناوبردنی خراپەیەکی گەورە خراپەیەکی بچووک بەکارێنی دەفس ئەفسەدی بالمفسد یا ئەفسەدی بالفەساد ئەوە هەیە خارق العادە هەیە کە شتێکە لە دەرەوەی عادەتی خۆمانە بۆ نمونە دەروێش شوشە خوا ئەو گڵۆپە درێژەکانی فلۆرانس ناوەکەی مادەیەکی تایە هەرکەس بیخوا سەمێکی وەهای دوهەشت سەعاتەی کوژێ خەنجەر ئەدا لەسەری و دای ئەکوتێ خەنجەردان لەسەر ئینسان خەنجەری دا لەسەری توێقڵی مێشکە گەر هات و شتێکی پیاچ و ئیفلیجە بێ و کەسە یعنی هەند شتە کرێ ئەوە لە بەرامبەر ئەو کاسانەی کە باوەڕیان پێ نییە ئەیانێ ئەوان باوەڕیان بە کتێب و بە وتار و بە حەدیث و ئەوانی نێ چکەوە شتێکی بڵێن نەزەری پێوت ئەمە چۆنە ئەکرێ نەزەریە کە تۆ کوڕاسەیەکە خوێنیەتەوێ فێری سایقی بی بەڵام هێشتا سیارە و لێ نەخوڕیوە ئەم علمی شریعت علمێکی ظاهرە و لە دەرەوە بەڵام ئەوە علمێکی شاراوەیە لە دەرەوەی شەرعایە کە یەکێکی بڵێن مەسیحی یا جوولەکە یا کەسێ باوەڕی نێشتێکی زیینوی ئەوێ کە ئەو کەسە جیهادی نەفسی خۆیە کار لە خۆی سیخ ئەدا و چاکیشە بێتەوە بەوە ئەو کەسە باوەڕ ئەکات و یەت موسڵمان ئەبێ یایەتە ناو تەریقەتەکەەوە هەموو دەروێشێک هەموو مرید و منسوبێک ئەتوانێت پێی هەستێت یاخود ئەوانیش لە ناو تەریقەتا کەسانێکی دیاری کراون ئەتوانن ئەو کارە بکەن و ئەگەر کردیان ئایا پێویستیان بە ئیزنی شێخەکانی سەر و خۆیان هەیە یاخود لە هەچ کاتێکا بێ ئەتوانن ئەوە بکەن ئەو کەسانە بەویستی خۆیان ئەڵێ من ئەتوانم بڵێن خەنجەر لە خۆم بدەم ئەو ئەڵێ من ئەتوانم بەرد بخۆم ئەو ئەڵێ ئەو کەسە بەویستی خۆی ئامادەی ئەوەی تایە پاش ئەوەن شێوە ئاگاداریەک ئەکرێت لێدانی لەش هەندێک شوێن هەیە نابێ لێ بدرێن بەو شوێنە لەبەرەوە دوای ئەوە کە ئەوەی پێوترا ئەو خۆی تایبەتمەندە بەوە یاخوا خسوێتە دڵیەوە کە ئەو کارە بکە لەسەر ئەوە بەردەوام ئەبێت بە ئیجازە بۆ ئەوە پێویستە ئەو شێخە سەیرەکە بزانە ئایا ئیسە پێویستە یا پێویست نییە بۆ ئەوە داوای ئیجازە ئەکا ئایا کەسێک منکر مخالفی تەریقەت یا دژمنی دینی ئیسلام هەیە بەمە چاک ببێ بزانێ ئیسە ئەم کارەی ئەمریکا چەند کەسێک دڵیان باشە بێ ئیجازە ئەدات. لەم بەدواداچوونەماندا لەبارەی بیر و باوەڕی و کاری شێخ و دەروێشەکانی هەردوو تەریقەتی قادری و نەقشبەندی بۆمان دەردەکەوێت کە شوێن کەوتوانی ئەو دوو تەریقەتە خۆیان بە پەیڕەوکارێکی ڕێبازی تەسەوف و ڕۆحی و ئاینی ئیسلام دەزانن وەکو خۆشیان دەڵێن دنیا نەویستن هەر بۆیەش بە کوتەی خۆیان هەندێک کار دەکەن کە لە توانای کەسانی دیکە یاسایی بەدەرە کەسانێکیش پێیان وایە کە شێخانی هەردوو تەریقەتی نەقشبەندی و قادری لە ڕابردوو ئێستاشدا توانیویانە لە بوارەکانی ئاینی و کۆمەڵایەتیەوە ڕۆلی باش بگێڕن و لە ڕێگەی تەکیە و خانەقاکانیانەوە چەندین زانای ئاینی و کەسایەتی و نیشتیمان پەروەر و ئەدیب و شاعیرانی تەسەوف پێ بگەێنە. Hey!